یەکش خاڵە هەری گرنگ بوو و خاڵەکان ناکۆک بوو دنابەرە هێزولایەنێن سیاسیدا دەربارەی پێکهاتەیەن هەرێما کوردستانê bi yek bazneyî beşdarî helbişatinan bike yan çar bazneyî herwiha tenê pêkhate li Herêma Kurdistanê dengî bidin nûnerên xwe bibin endamên Parlamentoya Kurdistanê yam şêweyekî giştî hemû hawlatiyekî Herêma Kurdistanê her deng derek bikar bîtin azad bîtin dengî bidete her pêkhateyekê li Herêma Kurdistanê. Vê mijarê digel Berês Mihemed Seededîn endamê Parlamentoya Kurdistanê û serokê fraksiyona Partiya Geşepêdana Türkmanan li Parlamentoya Kurdistanê li stûdiyê geşe dikin. Berês Mihemed tu xêr hatî. Emro gêişine rêkewtinekî konkrêtî ke pêkhatekan بە چوار بازنەی بەشداری هەڵبژاردن بکەن؟ نەخێر پێکهاتەکان بە یەک بازنەی پێشووتر لاینە سیاسیەکان باسیێوان دەکرد کە پێویستە یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە خلافاتەکان ئەوەندە گەورە نین ینی خاڵە ئەساسیەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان یەک بازنە بوو بیتە چار بازنە هەر پارێزگایەک بیتە بازنەیەکی هەڵبژاردن لەسەر ئەو مەسەلەیە هەموو حزبەکان کۆکن بەڵام باسی پێکهاتەکانیش دەکرا کە پێکهاتەکانیش دابەشی ئەو بازنەی هەڵبژاردنەکان بکرێت بۆ ئەوەی کورسی ئەو پێکهاتانە بۆ نمونەی تورکمانەکان دابەشی چەند پارێزگایەک بکرێتن ئێمە وەکو حزب لاینە سیاسی تورکمانیەکان بۆ نوێدانی پێکهاتەی تورکمانیش لە دام و دەستگایەکانی حکوومەت ئەوانی ئیکلدان سریان ئاشووری و ئەرمەنیش ئەمەڕەتی ئەومان کردەوە لەبەر ئەوەی ئەو یازدە کورسیەکە بۆ پێکهاتەکان دانراوە ئەوە بۆ نوێنەرایەتی نەتەوەییە بۆ گەیشتە چ ڕێککەوتنێک هەموو حزب لاینە سیاسیەکان ئی تورکمانی کلدان سریان ئاشور و نوێنەری ئەرمان داوایان کرد کە پێکهاتەکان لە یەک بازنەی هەڵبژاردن بەشداری هەڵبژاردن بکەن داواکە ئێوە وەرگیرە لەلایەن هێزولانە سیاسەکان وەرگیراوە چەسخواوە کە تەواو بڵێ پێکهاتەکان بە یەک بازنە بەشداری هەڵبژاردنەکان بکەن یاخود هێشتا گفتوگۆ ماوە لە چەند کۆبوونەوەی جیا لە محافلی زۆرە و زۆر و هەمومان لەگەر نەتەوە یەکگرتنەوەکانیش کۆبوونەوەمان کرد و داواکاریەمان کردبوو بەڵام دەماندید لە حزبە سیاسی کوردستانیەکان ئەو مناقەشەیە بەردەوام بوو لە بۆ چارەسەرکردنی ئەو مەسەلەیە ئێستاش بەردەوامە سەرۆکایەتی پەرلەمان بە ئامادەبوونی سەرۆک فراکسیۆنەکانی کوردستان ئەوانەی کە خلافیان هەیە و ئەوانەی ئێستا لە گفتوگۆدان دەبۆ هەموارکردنی یاسی هەڵبژاردن و بە حزوری نوێنەری نەتەوە یەکگرتووەکان هەموو لاینە سیاسیەکانی تورکمان و مەسیحی و ئەرمەن ئامادەبوون ئەوانەی کە لە پەرلەمانن ئەوانەی کە لە دەرەوەی پەرلەمانن بە ئەندامانی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانیش هەموو نوێدانانێت پێکهاتەکان هەموویان لەسەرەوەی کۆک بوون کە پێویستە پێکهاتەکان لە یەک دایرە ئینتیخابی بن لە یەک بازنەی هەڵبژاردن ئاساییە هەرێمی کوردستان بیتە چار بازنە هەشت بازنە دوازدە بازنە بە گوێرەی ناوچەی جوگرافی یاخود بە ژێرەی واقعی هەرێم هەر وڵاتێک ئاساییە مۆنای دەکاتە یەک بازنە یاخود چەند بازنە بەڵام ئەوەی پەیوەندی هەیە بە پێکهاتەکان خصوصیەتەکە تایبەتمەندیەکە درایە بە پێکهاتەکان بۆی نوێنەری خۆیان هەڵبژێرن اینجا تورکمان لە هەر ناوچەیەک ئازادی ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان ڕێککەوتن هەموو لانە سیاسەکان پێکهاتەکان کە پێکهاتەکان بە یەک بازنە بەشداری هەڵبژاردن بکرێتن هەموو ڕێککەوتنێکی کۆنکرێتیە تەواو هەموو لایەنە سیاسیەکان بە تورکمان و مەسیحی و ئەرمەنەوە بە نوێنەرانەکانەوە لە پەرلەمان و ئەنجومەنی وەزیران داوایان کرد کە لە یەک باز دەبن بە ئامادەبوونێتەوە یەکگرتووەکان و سەرۆکایەتی هەرێمێش کە دەستگایەکی فەرمیە و سەرۆکی فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و ئەوانش ئامادەبوون هیچ لاری نەبوو لاریان نەبوو کە هەموو داواکاریەکی گشتی و داورەتی تاکە داواکاری یەکگرتو بوو لە هەندێک بابەت جیاوازی هەبوو پێکهاتەی مەسیحی داواکاریدی هەیە بەڵام لە مەسەلەی بازنەکان هەمویان کۆکن لەسەروەی لە یەک بازنەی هەڵبژاردن بیتن ولا دوا راپۆرتی نەتەوە یەکگرتووەکانی ئیشارەت بۆ درابوو بەڵام دیارە پێویست بۆ هەبووە کە بە ئامادەبوونی سەرۆکاتی پەرلەمان زۆر پرسیارێک دەکرێتن دەڵێن باشە بۆ پێکهاتەکان داوا دەکەن خۆیان جیا بکەنەوە لە لانە سیاسەکانی تری هەرێمی کوردستان داوای یەک بازنەیی دەکەن بۆ بە چوار بازنەی بەشداری هەڵبژاردن ناکەن لە خۆیان دەترسن کە دەرناچن نەخێر ئەمە بەرژەوەندی نەتەوەکانی کەمینەکان و پێکهاتەکانیە لە بەرژەوەندی ئێمە نیە تەوزیع بکرێتن لەبەر ئەوەی کە دابەش دەکرێتە سەر بازنەکان ئەو ئەندام پەرلەمانی کە لە ناوچەی زاخۆ دەردێ نوێنەرایەتی ناوچەی زاخۆ دەکە یاخود دهۆک دەکە نوێنەرایەتی نەتەوەیەک ناکاتن بەڵام نوێنەرانی پێکهاتەکان نوێنەرایەتی ناوچەیەکی جغرافی دیاری کراو ناکەن نوێنەری پێکهاتی خۆی دەکات لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان مافە دەستوریەکانی تورکمان هەمان مافن ئەو تورکمانی کە لە کفری بی یاخود لە هەولێر بوو مافە دەستوری نەتەوەیەکانی ئاشوری و کلدانیەکان هەمان مافە ئەگەر لە هەولێر بوو ئەگەر لە دهۆک بوو بۆیە نابێت ئێمە دابەشیان بکەین دووهەمیش ئەوەی ئەمە تێبینیمان کردیە و ئەمە بیری لێ دەکەینەوە بۆچنی ئێمە بۆچنی هەموو لاینەکانیشە
ئەم دابەشکردنە هۆکارێکی ئەوەیە یاخود نیەتەکەیان ئەوەیە بۆ بەرژەوەندی سیاسی خۆیان بەکاری بهێن لە هەر ناوچەیەک کامە حزب باڵادەستە و زەماوەری زۆرە دەیەوێت ئەم کورسیانە بۆ بەرژەوەندی خۆی بەکاری بهێنیت بۆیە بۆ ئەوەی قۆرخ بازنەی ناتوانم بەکاری ئەو کات نوێنەرایەتی هەموو لایەنەکان دەکاتن و هەموو بابەتێکی تر هەیە کاک محەممەد باستەوە دەکرا پێشتر کە تەنها پێکهاتەکان دەنگ بە نوێنەرەکانی خوان بدەن نی وڵاتیەکانی تر هاوڵاتیەکانی تر ناتوانن دەنگ بیدەن ئەمە شیکلای کرایەوە بۆ ئەو مەسلەیە بۆ نمونە لایەنەکانی مەسیحیەکان داوایان کرد سزلی تایبەتی خۆیان هەبیتن دەمێت لێرە ئەگەر دقیق مەسەلم دەنێت بە شەرحی مەسەلەکەی بکەم ئەگەر تەماشای ڕێژەی دەنگەکانی تورکمان و کلدان سریان ئاشوری بکەیت تورکمان و مەسیحیەکان ڕێژە دەنگەکان سنووردارن یعنی دەنگەشی ڕێژێکی ئەوەندە زۆر نەهاتووە تۆ گومانت لەسەری هەبی بڵێ ئەمە نەتەوەی کورد ڕێژەیەکی زۆر دەنجیان پێدایە یعنی ئەوەکان چەند هزار دەنگێکن ئەو چەند هزار دەنگە لە پێکاتەکان یاخود دەنگدەری ئەو حزبانە ئەندامەکان حزبەکان دەنگ دەدەن یعنی کێشێکی و هەمانیە بڵێن تورکمان دەنگ بە تورکمان بدا بەخۆی هەر تورکمان دەنگداتن مەسیحیەکان دەنگداتن هەندێک شتی بۆ نمونە ئیسtisnایی هەیە مەسەلەن خزمێک هەیە جیرانێک هەیە ئەندامێک هەیە بەخۆی کوردە لە حزبێکی تورکمانی مەسیحیە دەنگدەدا ئەوە ڕێژێکی زۆر زۆر کەمە یعنی هەتا ئێستا ئەو کێشەیەمان نییە یەک خەڵ هەیە باسی دەنگدانی تایبەت دەکەن لە دەنگداری تایبەتیش ئەوانەی کە لە هێزەکانی زێرەوان هێزەکانی پێشمەرگە و پۆلیس و مرور و پۆلیسی دارستان و هەموو ئەوانە هەموو تەنیا کوردنین ئەو مەسیحیتیایە ئەوانیش مافی دەبی مافیان هەبیتن دەنگ بدەن تەنها ئالێتێک دامدرێتن بۆ ئەوەی نەگوترێت زارێکراوە لەم کۆبنەوە باسی وەکرا نانە لەو کۆبنەوەی تەنها یەک دوو لە باسی ئەو مۆزوعکرا بەڵام بابەتە ئەساسیەکە ئەوە بوو کە یەک باز نەبی مەسیحیەکانیش داوا دەکەن کە سزلی تایبەت بەخۆیان هەبیتن ئەمەش پێچەوانەی یاسایە ئەگەر سزلی تایبەت بۆ هەموو کلدان سریان ئاشوریەکان بکەی ناتانی مەجبوری ئاشوریەک بێت تەنها دەنگ بە حزبی ئاشوری بداتن هەندێکیان هەیە حەز دەکەن دەنگ بە تایبەت بە خۆتان هەبێت نەخێت لەبەرەوەی تورکمانەکە ئازادە دەنگ بە ئێمە بدا یاخود دەنگ بە حزبێکی کوردستانی بدات لایەنە سیاسەکانی تورکمانەکان هیچ ئامارێکتان لە ژێر دەستە هەیە چەند دەنگدەری تورکمانتان هەیە لە هەرێمی کوردستان نەخێت ئەمە ئەو دەنگدرانە دەنگدەری حەقی هەموو تورکمانەکان نین لە هەرێمی کوردستان هاوڵاتی تورکمانی مافی دیموکراسی خۆی پەیڕۆ دەکاتن تورکمانەکان تەنها دەنگ بە لیستی تورکمان ناتن زۆر ڕێژێکی زۆر لە تورکمانەکان هەیە دەنگ بە حزبە کوردستانیەکان داتن بۆ ئەوەی دەڵێ من دەمەوێ حزبێک لێرە حکومکە ئیستیقرار هەبی ئەمان هەبی قواری هەرێمی کوردستان بەپارێزرێتن ئێمە تەنها دەنگدەری خۆمان ئەوانی لایەنگری حزبەکانی خۆمان دەنگ بدەن کەواتە ئەگەر تورکمان دەنگ بە لانێکی تری سیاسی بداتن چیکێتی بێ چ پارتی بێ گۆڕان بێ کۆمەڵ بێ یاخود یەکگرتوو بێ یان سریان ئاشوری دەنگ بە لانێکی تر بدەن یاخود یەکێتی و پارتیەکان دەنگ بە تورکمان و سریانی بکەواتە بۆچی ڕازی نەبوون بە یەک بازنەیی بێتن چوار بازنەیی بێتن ئێوەش لێرە کێشەکە لێرەیە ئەمە ئەو مەسلەیە جیاوازە مەسلەی ئەوەی کە تورکمان دەنگ بە لایەنە کوردستانیەکان داداتن ڕێژەیەکی زۆر کەم دەمێت لە تورکمانەکان ئەگەر ئەوانە بەبێ کۆتا بەشدار ببن ئەمە ناتانی کورسیمانەوەی لە پەرلەمان بەڵام سیستەمی هەرێمی کوردستان وەزامنکردنی بەشداری پێکردنی تورکمانەکان کۆتای دانایە بە ڕێژەیەکی کەم ئەوان ئەندامیان دەبیت بۆ ئەوەی نەتەوەی تورکمان ئەندامی هەبیت لە پەرلەمان ئەگەر تورکمانەکان دەنشی نەدەن خاڵی دووەم ئەوە جیاوازی هەیە لەوەی بڵێم بیتە چار بازنە لەبەر چ بۆ نمونە لە شاری سلێمانی ئەگەر ئێمە دوو کورسی بێنە شاری سلێمانی لە درێژایی مێژوو هیچ ئەمە جێبیستنەوەی ئەوەی نەبووینە کە پێکاتەی تورکمان لە سلێمانی هەیە تاکە شاریان هەیە تاکە شار لە هەرێمی کوردستان لە سلێمانیان نییە ئێستامە هەموو شاری کوردستانین بەڵام لە هەولێر لە مێژووە تورکمانەکان گیان لەگە مەسیحیەکان لە دۆکەش هەناشت یەک شار هەیە لە هەرێمی کوردستان کە شارێکی کوردیە کەلتوری ئەوەی فەرهەنگی کوردی تێدایە و پێکاتەی لێ نەبووە ئاسایی ینی لەوێش پێکەدە بەڵام خاصیەتی وایە لە سلێمانی تورکمان نەبووە کاتی خۆی ژمارەك جوولەکە هەبووە نەماینە ئەگەر لەوێ تورکمان نەبی چێ دەنگ بەو کورسیانە بداتن ینی کا چێ دەنگ بداتن دانیشتوی ڕەسەنی سلێمانی تورکمان نین بەڵام لە هەولێر دانیشتوی ڕەسەنی شاری هەولێر هەیە کە تورکمانن دانیشتوی ڕەسەنی بۆ نمونە ناوچەی ئاکرێ و دهۆک هەیە کە خستیانن کوردان سریان ئاشورین بەڵام بە سلێمانی نییە بەڵام ئەگەر تۆ دوو کورسی بدەیە سلێمانی کەواتە تۆ دەتەوێت دوو کورسی وەکو هەدیە
پێشکەش بەلایەنێکی سیاسی بکەی بڵێ تۆ جەماوەر هەیە فەرمووە و کورسێ لەبۆ تۆ هەدیە بدەین. بێژەکەشمان درێژ و پرۆسەرەکە پێم دەڵێت کاتت ئەمە تەواو بەستم ئەوەیە ئەمە لۆ هەدیە بدەین لایەنەکانی ئێمە مافی خۆمان. لەو لایەنانەی کە ناڕازی بوو یەکێتی نیشتمانی کوردستان بوو بەڵێ. باسی لەوە دەکرد کە دەبێتن کورسیەکان دابەش بکرێتن ئێستا هیچ لاری نەبوونێکی نەماوە یەکێتی ئەگەر ئەمەی کۆدێنگیەکمان هەبوو مەفروزە لاری بوونی نەبیتن و نەمەفرۆزە ئەمڕۆنی نەریان لە کوبوونەوەکە بوو هەبوو ئەوە جێبستی هیچ یەک تاکە لایەنێک تورکمان نەبوو بڵێتن من دەمەوێت فرە باز نەبیتن هەموو داوایان کرد کە یەک باز نەبیتن ئەو تورکمانەی ئەگەر لە سلێمانی تورکمان هەبێت بەستم نوێنەری یەکێتی لە کوبوونەوەکە هیچ تێبینیەکی نەبوو تەنها تێبینیەکانیان وەردەگرت تەنها تێبینیەکانە دەنووسی ئەوان هیچ قسەیان نەکرد ئەوە سەرۆک فراکسیۆنە قسەیان نەکرد بەڵام من دەمێ تێبینێکی دیم هەیە لێرە ئێمە لێرە بەشداری هەڵبژاردن دەکەین ئەگەر لە سلێمانی تورکمان هەیە چۆن ئەمە بەشدار دەبین لە یەک دایرە با تورکمانەکانی شاری سلێمانیش بە یەک دایرە بەشدار بن پیرۆزبایی لە تورکمانەیەکی خەڵکی سلێمانی دەکەین لە پەرلەمانی کەیفی شمادی دەڵێن لە سلێمانیش تورکمان هەبووە ئەو کات داوای مافی زیاتر دەکەین تورکمان لە سلێمانی ئەگەر دیارە لەو هەڵبژاردنەکانە بە ببیتن حتا ئەمە کەیفمادی ئەو کاتدا چۆنتان کردووە هەیە ئەو کات ناز و منەتمان زیاتر دەبی دەڵێن ئێمە لە سلێمانش تورکمانمە داوا دەکەن جێگیری پارێزگاری سلێمانی تورکمان بیتن داوایشتی زیاتر دەکەن باشە بەرز محەممەد سعدەتی ئەندامی پەرلەمانی کوردستان لەگەڵمان بۆ لە استودیۆ زۆر سپاس.